بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی گفتوگۆ لە خزمەتتان داین بۆ قسەک لەسەر داهاتووی کەرتی وزەی هەرێم دوای هێرشەکەی سەر کۆرمۆر هەفتەی ڕابردوو بە درۆن و موشەکێرش کرایە سەر کۆرمۆر ئەوە بوو کاریگەری زۆری دروست کرد لەسەر ژێرخانی کارەبا لە هەرێمی کوردستان هەروە غازی شلی ماڵە. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ لە بەرنامەی گفتوگۆ قسە لەسەر داهاتووی کەرتی وزەی هەرێم دەکەین و قسە لەسەرەوە دەکەین ئایا غازی هەرێم کارتێکی ئابووری سیاسی ئەمنیە و کە داناغاز ئێستا دەست بە بەرهەمێنان ناکاتەوە داوای گەرانتی دەکایە دەسەڵاتدارانی هەرێم و عێراق دەتوانن گەرانتی بە داناغاز بدەن. هەروە ئێستا دۆسینەوت لە بینی هەرێم و باغداد تا ڕادێک ڕێکەوتنی سەرکراوە ئایا لە دۆسی غازیش دەگەن بەڕێکەوتن. ئەم پرسان لەگەڕێک لە بەڕێزان دکتۆر سامان شاڵی و دکتۆر کاروان حەمەساڵە قسەی لەسەر دەکەین. زۆر بەخێر و سوپاسیان بدەبوونتانێت. زۆر سوپاس. کاتتون سامان بەخێر بێن. ئەگەر سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو هێرشەی کرایە سەر گێڵگەی غازی کۆرمۆر چۆن دەیبینن و لیژنەیەکیش پێکهاتبوو لە حکوومەتی عێراق و هەرێم بۆی کە ئەمە دووبارە نەبێتەوە پێ دوایە لیژنەکە بگات بەیس ئەنجامی یاخود لێکەوتەکانی و هێرشە لەسەر کەرتی وزەی هەرێم چیە؟ سپاس بەخێراتی میوانە بەڕێزەکەش دەکەم. سپاس بزنم. طبعا ئەمە یەکەم جار نییە کە هجوومەکرێتە سەر کۆرمۆر. ئەمە 11 جارە هجوومەکرێتە سەر کۆرمۆر وەلا ئەمە جاریش نابێت. هیچ گەرنتێک نییە کە ئەوەی تاوا بکرێت کە لێ نێرێت نەوەکو هەر لەوە لە چێ لە حەقلی نەوتەکانیش وەکو لەو پێشیش لەم ساڵا چەند جارێک لێران. بەڵام ئەوەی گرنگە لەما یەکەم جارە کوردی ڕێخست هەموو حیزبەکانی بە ئەلمانی و ئیسلامیەوە هەموو ئیدانەی ئەم کارایان کرد. حکوومەتی عێراقی دانەی کرد جگەل لەوەی حکوومەتی هەرێمیش ئیدانەی کرد، ئەمریکا ئیدانەی کرد، ئومەی متحیدە ئیدانەی کرد، ئەوروپا ئیدانەی کرد. یعنی شتەکە لە هینێکی بچووکا دەرچوو بوو بە شتێکی گەورە چووکە مەسەلەی ئابووری تایە، مەسەلەی ئەمنی تایە، مەسەلەی ژیانی خەڵکی تایە. چووکە ئەمە تۆ کە ئەمە شەلەلی خستە نۆکو هەر کارەباکە هەر سناعات و هەموو شتێک وەستا. ئەمە گەورەترین زەربەی خوارد. ئەو لەجنەیە کە تەشکیلیش کراوە طبعا پێش ئەوەی کە موچەمان بێت موشەکمان بۆ هات. ئەمەی کە لێراوە بە گراند لێراوە لە گراندیش مەسافەکەی 40 کیلومترە. ئەمە لە دەوری 30 بۆ 40 کیلومتر لێراوە، ینی لە بینی توز و توز خورماتول لەو بەینا لێراوە لێوە هاتووە و حکوومەتی هەرێمی کوردستان گوایە و تێتی ئێمە ئەزانین بە دەقیقی چێ ئینکراوە و ئیمڕۆ لەجنەکەمان بینی کە زیارەتی مەوقعەکەی کرد. وەڵە تەقریرەکەشمان بەرز کردوتەوە لەم 72 سەعاتە ناوەکانی ژەڵێن. بەڵام ئێمە ئەزانین کە هەج کارێک کە هینی بۆ دروستکرا لەجنە ڕۆشت مەوزوعەکە هی نەکرێت، چۆن هەڵێ تەسیسەکرێت و وردە وردە تەخفیفەکرێت و ئەڕوات. ئەم شەریکەیە گەورەترین تەنکەکەی لێراوە کە بە 18 مانگ دروست دەکرێت و 18 مانگکە شێوێتە تاکو دروست دەکرێتەوە. بەڵام لەو کۆگاییداوە کە نەفتایە کۆندنسەیتی تێدایە. بەڵێ غازەکەی تا کۆندنسەشی تایە بۆەوەی پێش ئەوەی تەسفێ بکرێت. ئەمە پێش تەسفێ ئەخرێتە ئەو خەزانە گەورەوە دوای ئەندرێ بۆ تەسفێ. یعنی ئەوان لەو خەزانەیە کە خەزینەکەی تیا. بەڵام هینی کەشیان هەیە 4-5 کەشیان هەیە لەوە دەرەچێت لەوە دەرەچێت. ینی هەر ئەوە نییە، خەزانی کەشیان هەیە کە لەوە ئەتوانن و ئیمڕۆ وەکو ئاگاتان لێ غازی ماڵان غازی شلی پێڵن دەرچوو بۆ ماڵان و تەوەقع ئەکرێ وەکو وتیان لە 72 سەعاتە کارەبا دەست پێکاتەوە. ئەڵەن لە 24 سەعاتی داهاتووە وردەوردە کارەبا گەڕێتەوە. دەکان کەوتنەوە کار. ئێستا ئەمڕۆ لە سلێمانی پێشتر مەولدیان ڕاگرت بوو، ئێستا ئەمڕۆ لە سەعات 4ەوە هاتووە بڕێرە پێی بەرنامە تا سەعات 12 شەو. بەڵام ئەوەی کە وەزارەتی کارەبا و ئەوەی کە گوێمان لێ بۆ تاکو ساڵە لە 24 ساعتی داهاتوو وردە وردە کارەبا گەڕێتەوە بۆ شوێنەکان بە پێی ئەو غازەی کە ئەڕوات. بەڵام ئەوەی گرنگە لێرە ئەمانە بۆ گەرنتی نییە چونکە ئەمانە میلیشیاکان کردویانە نەڵێن چکە بەڕاستی بە دەقیقی ناوەکەمان لا نیە. ئێمە بەرسانی هەرێم خۆیان دەزانن وایە
جاري آخر لجنەکە تاوە نەبێ لەگەڵ بەغا مشتەرەکە پێشتر بە کەفالەدا زاکەن بەڵام نەناویان دەبن بەسەر گروپی چەکدار بەداخەوە ئێمە ئەوە دائیمەن مشکلەی ئەساسی ئێمەیە کە ناو ناڵێن ئێستا مەسەل لە لەژنەی چاکسازی زۆر مدیر عام و مدیر گیراون و بە تۆهمەی فەساد و بە تۆهمەی ناوی کەس ئەعلان ناکەن ئەو ناوانە ئەعلان ناکەن ناوی ملیشەکان ئەعلان ناکەن بۆ ئەعلانی ناکەن ئەمە خۆی لە خۆیان زۆر دەنگانەیەکی سلبی ئەبێت لە ناو خەڵکە ئێکاکە من متهمم بڵێ فڵان کەس متهمە ئەعلانی کەن بۆی ببێ بە نمونە بۆ خەڵکیکە یعنی ناتوانانی تۆ هەربی شاریتەوە سپاسەکەم دەیمە خزمەتت ئەوەی کە داناغاز داوای گرنتی دەکات توان جێبەجێکردنی کاکتۆر جەنابیشت بەخێربێ دەمانێت سنجی بەرەزۆنە سەرۆکارەکانی پشت ینی ئەم هێرشە وەکو کاکتۆر ئاماژەی پێکردەوە 11 جارە هێرش دەکرێتە سەر کۆرمۆر بۆ پێشتیش لە مانگی حوتێر شەر بۆ سەر کێڵگەنەوتیەکان چ پامێکتیدا پامەکە سیاسیە ئابوووریە ئەمنیە ئەم هێرشە سەرتا بەناوی خۆی گەورە بەخێراتری کاک دکتۆر سامان باس بۆ جەنابش بۆ بیسەران و بینەرانی کەناڵی پەیام لە ڕاستیە کاک حەکیم ئێمە 2021 زۆر بەڕوونی بە فەرمی و بە نافەرمی زۆر هاوارمان کەوتمان شەڕی وزە دەست پێەکە و ئەوەی کە لە سووریا ئەگوزارێت بە وتار باسمان کرد کە ئەمە شەڕێکی وزەیە کە لە 2011 پێشتریش ئەسەد ملەجیڕەی ئەکرد لەوەی کە جۆرێک لە جۆرەکان تەسلیم بێ بەوەی کە غازی قەتەر و ئەو وڵاتانە بە بۆریەک بڕوات بن کە ئوردن و سعودیا و تورکیا و قەتەر لەسەر خەتێک بگوازێتەوە بۆ ئەوروپا شەڕی ئۆکرانیا زیاتر ئەمەی تۆخ کردەوە ئێمە زۆر دەمێکە لە ناو ئەم جەنگی وزەیین پەرەپێدانی گاز هێنانە سەرباسی گازی هەرێمی کوردستان بەشێکە لە هاوکێشەی ئەو شەڕی وزەی کە لە جیهانە هەیە نەوت بە مروری زەمان بەهاکەی لە دەست ئەیە نەک لە ڕووی پارەوە لە ڕووی پێویستیەوە بەڵام غاز تەنها پێویستێکی ئابووری پێویستێکی تەنها وزە نییە غاز لە جیهانە یەکێک لە کارتە زۆر سیاسی بەهێزەکان ئەوەی رووسیای بەهێز کردووە و هێشتوێتیەوە و زۆر جار مەرجەکانی ئەسەپێنێ و زۆر جار ئەتا بینیمان تڕەب بەم جۆرە کە ناتوانێت بە ئاسانی رووسیا بشکێنێ کاتی بەهێزی غازە بۆ بەدیلی ئەمە لاوازکردنی ئەمە زۆر هەوڵیانە لە ڕێ ئۆکرانیاوە کە سەر ئێشەی بۆ دروستکەن و بەڵام نەیانتوانی لە زۆر مەجای تریشارەگەیاندا کە ئەوروپا ئێستا دەسوپی بەسراوە بەهۆی بێغازیەوە بەڵام میدیاکان باسی ناکەن بۆ ئەوەی نشکێت ئەگینا ئێستا ئەم وەزع اقتصادی خراپی کە ئەوروپایتیایە بەشێکی هۆکاری ئەو جەنگەیە بەشێکی هۆکاری ئەو غازەیە ئێستا لە ناو هەرێمی کوردستانە کە ئەم غازە بە شێوازێکی فەرمی و سربەخۆ پەرەپێدان بە بەرهەمێنانی ئەکرێ بۆ معلوماتت پرسێکی زۆر گرنگە پرسێکی جیهانیە نەک تەنها لە شەرقی ئەوسەط شەریکاتی ئەمریکی و بەریتانی لەسەر خەتن لەگەڵ لەسەر حەقلی کۆرمۆر بۆ معلوماتت یەک لەسەر سێی غازی ئینتاجی غازی عێراق پێگەێنێت ئەمە یەک دوو یعنی گەورەترین حەقلی غازی ڕسمیە لە عێراقا و گەورەترە لە حەقلی عکاز و مەنسووریەکە لە عێراقان یعنی لە عێراق تەسەوڕەکەی چکە ئەم غازی کۆرمۆرە خاوەنەکەی وەهمی نییە یعنی یەک تۆز مامەڵەکەی تۆزێک باشتر و شەفافتر کراوە لە پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستان یەکەم ویستیوانە بە دەردی نەوت نەڕوا ئەگینا ئەگەر بەگوێی بەپرسانی هەرێمیان بکردا بەبێ بەرنامە هەرێمە چوو غازەکەی فرۆشتی کێشەی نەبوو کارە بەمان هەیەیانە بەڵام ستۆپیان پێکردن بەڵێ ستۆپیان پێکردن سێ استراتیجیان بۆ دانان قۆناغی یەکەم لە دەرەوە وڵاتان لە دەرەوە سێ استراتیجیان بۆ دانان استراتیجی کوردخایەن و مامناوەند درێژخایەن کە ئەبێ بەپێی ئەم ڕۆدما بپڕن بەپێی ئەم نەخشە ڕێگایە بڕۆن یەکەمیان دابینکردن کارەبای 24 ساعتی ئەمە مەسجێکە بۆ عێراق کە ئێستا لە عێراق ئەمە باسە هەرێم کارەبای هەیە و ئەبینی چەند گەشتیاری عێراقیت یعنی تۆزە ئەمە عێراقی هین کردووە عێراق هەستەکە ئەویژە بێ کارەبای هەبێ کە کارەبای 24 ساعتی ناوخۆی پێدابین کرێ دووهەم کارەبا بدرێ بە عێراق سێهەم لە دوای ئەم دوو هەنگاوە لە داهاتووکی لەوانەیە دوور
نزیک بێتەوە لە 5 بۆ 10 ساڵ 5 بۆ 10 ساڵ هەناردی ئەوروپا بکرێ لەوانەیە خەڵکێک لە هەوڵە ئایالوت ئەمە کەمە غازی هەرێمی کوردستان بە شێوە ناکە بۆ دەرەوە بۆ لابردنی چاوی میدیا و تموحانێش دەگینا بەداتا لای ئەوانشدا دژمنەکانمان ڕوونە لە استراتیجی یەکەم کە کارەباکەیە بینیمان لە هەر مۆلیدەکان دابرا ئەمە بۆ ئەوەی کە هینێک بێت و ئێستا نزیک بوو لەوەی کە کۆمپانیای ئەمریکی و بەریتانی زیاتر بێنە ناو مۆزوعەکەەوە و هەر کاتێک کە ئینتاجی زیاکات ئەم حەقلە بەم جۆرە هێری شەکرێتە سەر وەک دکتۆر باسی کرد لای من نزیکی 10 جار بوو بە دکتۆر ئەڵێ ئەمە 11 جارە لەوانەیە بەمەوە 11 بێ بۆ کە هەر کاتە ئینتاجی زیاکات بەم جۆرە بۆ لەبەرەوەی وتمان یەک لە سەرسی کۆی بەرهەمێنانی غازە لە عێراق ئەمە 1 2 غازی هەرێمی کوردستان وەک گوتمان شێوازێکی فەرمی و هینی هەیە فەرمی و حڕی هەیە تەسەوەرەکەی حەقلی غازێ لە عێراقا خاوەنەکەی وهمیە کە دۆزراوەتەوە بەکراوە بە ناوی خاوەنی ساڵۆنێکی ئافرەتان کە پیاوە بەرنامە بووە ئەوەندە ساڵ بکرێ بە ئەوەندە مەتر مکعب بەرهەم بێنێ سیرەکەی ئینتاجەکەی سفرە دوای چەندین ساڵ ئەمە بۆ لەبەرەوەی وڵاتی دراوسێ هەیە ویش غازی هەیە چەند ساڵی فرۆشێ بە عێراق داهاتێکی زۆر باشە و لەبەرەوەی سزایەکی گەورە لەسەر نەوتی هەیە ئەوە سووریاشی لەکی چوو چونکە نەوتی ئێران لەگەڵ نەوتی سووریا تێکەڵەکرا بە ناوی نەوتی سووریا و ئەفرۆشرا ئەو ڕێگەیشان لە ئێران گرت تەمان داهاتێکی زۆرە گەڕایەوە بۆ ئێران ئەم ڕێگە زۆر کاریگەری کردە سەر ئێران بۆیە بین ئێستا لە ئێران غاز و نەوتەکەی کە جاران لە ڕێی عێراقەوەی فەژوەزائیدەن لەگەڵ بە نەوت و غازی سووریا ئەفرۆشا چکە سووریا خۆی غازی زۆر وان نییە نەوتیشی واز نییە زۆر بەس بە ناوی غاز و نەوتی سووریاوە ئەفرۆشا دیقەت بە لە ئێران چ وەزعێکە لە ڕووی نەوت لە ڕووی غاز لە ڕووی سوتەمەنی ئەمە ئەمریکا ئێرانیش خەمی مشوری خۆی من ناڵێن ئەوە ئێستا بەڵام بلۆکبەندیەگەیە ئەو رووسای کە شەڕی وزەئەکە بەرامبەر بە ئەوروپا و ئەمریکا لێرەوە بۆ چین و لێرەوە بۆ ئێران بلۆکبەندی بەرامبەر بیت لەوە ئەکەنەوە پێیان وایە هەرێمی کوردستان لە نەخشەی ئەوانایە وزەکەی لێرەوە هەرێمی کوردستان وەکو کارتێ بەرامبەر ئەم بلۆکە بەکارهێن ئەوەی نادادیە بەرامبەر بە هەرێمی کوردستان نەکرێت ئێمە باواز لەکێتی پارتی بێنین ئەوەی کە کردیان بە نەوت ئەم هەموو خەڵکیان قەرزار کرد و چەندین نزیکی 54 موچەی خەڵکیان خوارد بە ناوی سەربەخۆ ئابووریەوە بەڵام غازەکە ستوانگەیەکی زۆر ڕوون و بەهێزی سیاسی هەیە کە ئەتوانێت بناغی سیاسی وڵاتێکی پێ دروستکرێ وەکو قەتەر ئەتوانێت ببێتە پەرژینێک بۆ پارێزبەندی ئەو ناوچەیە و ئابووریەکی سەربەخۆ وەکو نەوتەکە نا کە وزەی سەربەخۆ دەبوو کە کارەبات هەبوو کە بتوانێت غازە ناردەکەی مامەڵەیەکی سیاسی جیاوازت لەگەڵاکە وەک مامەڵەی سیاسی لە ڕێگای نەوتەوە ئەمە وا ئەکات بە خشکەی ویستویانە کە ئەم غازە ببێتە بەدیلی غازی ئێران و ئێرانیش کە ئێستا تەبعاً ئەم غازی خۆرمۆرە بۆ معلومات بەڕەخەم پێت بڵام 500 ڕۆژانە 500,000 متر مکعب ئینتاجی بووە کە زیای کردووە لە چاوجارانە 550 میلیۆن نەبووە هێشتا بەڵام بە کورتەکەی ئەو بەرنامەی جەناب ئەو قسەی کە جەناب پێیەکەی ئەوان زانویانە کە لە ماوەیەکی زۆر نزیک مەودایە بەس دوای نیە سەر ناوخۆی هەرێم پێویستی بە 1 میلیارد 1 میلیۆن 1 میلیارد پێسێجا ئەوە جیا ئێستا 550 میلیۆن پێسێجایە بەڵێ وایە ئەگەر بێتە 750 دەبێت دوایی بێتە میلیارد پێسێجا بەڵێ ئەگەر ئەم لێدانە نەبووە لە ماوەیەکی زۆر کورتە ئەگەیشتە 750 میلیۆن متر مکعب 750 متر مکعب کە ئەگەیشتە ئەمە ئەم هەلەگەڵ هەموو زیاتر تەبعاً یەکشت پێ بڵم بۆ معلومات کۆرمە زۆر ئەتوانێت لەوە زیاتر بەسەری عیزایکە بەس ئەیانەوەها بە شێوازێ بێ هەزم کرێ ئەمە قوبوڵ ناکرێت بەڵام ئایا چۆن ئەمە بپارێزرێ دێمە خزمەت بۆ پارێزی کاکتور سەبارەت بە گەرانتی هیچ گەرانتیەکەی بۆ داناغاز و سەبارەت بۆش کە یعنی ئێمە سەرچاوەی لە 180 کارەبای هەرێمە ئەو غازی کۆرمۆرە گلەی هەیە لەسەرەوەی کە بۆچی یعنی پاڵاوگەی بۆ نمونە گازی سروشتی لە شارەکانی هەرێم نییە ئەگەر شتێکی ئاوا ڕوودات کارەبا پەکی نەکەوێسێک کارەبا پەکی کەوت یان دەو حاڵەتەکە و گروپانەیەشیان کە زیانی زۆری لە خەڵکدا
خۆی زۆر محەتەکانە بوێ بە پێڵەن دووەڵ یعنی بەغاز و بە بنزین ئیشکا نۆکو هەر بەس بەغاز ئەگەر شتێ بێ چۆنەڵێ پلان بی ئەبێ بە نەوتەکە ئیشکا ئەوەی ئێمە بەداچمان کە هەر کۆکای غازەکەش هەر نییە لە نزیک وێزگەکانی کارەبا بۆ نمونە کەلەوەی کێشەی بۆ دروست بوو لە ناوخۆی هەرێمیش کێشەی بۆ دروست دەبێت ئەقەی ناکە ئەگەر تۆ بۆرەکان بچوو بیا بۆ ئەوانی تریش بۆ مەحەتانەی تریش گازیشی هەبێ و نەوتەکەشی هەبێت ئەوسا کاتوانێ کۆگای بۆ دروستکە بۆ نەوت حاضر بێ ئەگەر غازەکە شتێکی لات یان بەعکسەوە یعنی ئەوە استراتیجیەکە یعنی بێت داینڕێ چۆنەڵی پلان ئەی و پلان بیت هەبێت ئەبێ بۆ هەر محەتەکان بە هەردوو نەوە ئیژەکە سا هەموو محەتەکانمان بە هەردوو نەوە ئیژەکە ینی هەرەوە نییە بە گازی ئیشکا بەڵام من گەرانتی بە فەرموگەر لەسەر قسەکەی ئەو بەنسبەت ئەوەی کە جەناب وتێ کە سێ هیندەرراوە سێ ڕێگای بۆ دەراوە بەڵام توێ لە بیر نەچێ قەتەر لێرە دەوری ئەساسی ئیژەکە قەتەر لە دوو ڕێگاوە ئەیگەێنێتە ئەوروپا پێش ئەوەی ئێمە بگەینە ئەوەی کە زیامان هەبێت بۆ چونکە ڕێگای حەریرت هەیە و ڕێگای هندیشت هەیە دوو ڕێگای هندیەکە ئەمریکا پشگیریەکە ڕێگای حەریریش سین هینیەکات پشگیریەکات ئەبێ ئەوە بزانین کە قەتەر ئەسەد ڕوخا لەبەرەوەی کە نەیەشت بۆرەکەی بە قەتەرا بڕۆ بە سووریا بڕۆ ئەو معروف رووسیاش نەیەشت رووسیا بەڵام ئەو رووسیا ئەو قوتەی نەبوو بەقەدەر ئەوەی کە هین بێت ئێران نیژ نەیەشت بەڵام ئیستا کراوەتەوە ڕێگاکە ینی بە عێراقی شارڕات و لەوانەیە بە قەتەریش چۆنەڵی بە سووری شابڕۆژ دکتۆر یەک قەوس ئەگەر ئامان جێگەی لە دەرەوە کە پێگەی وزەی لە هەرێمی کوردستانە بەهێز کردی ئەگەر نا خۆ ئەتوان لە ڕێی مووسڵ بۆ قەتەر خۆوە ڕێگایەکە ئەتوانڕێ غاز لە قەتەر و ئیماراتە بێنێ بۆ عێراق بەستا ئەسا ئەو دەواازە عێراق نابێرێ دەستی بۆ بەرێ زیاتر ئەیانوێ نەوتی هەرێمەک و نەوتێکی غازی هەرێمەک و غازێکی ناوخۆی عێراقی خۆی ئەوێ عێراقەوە مەسەرەوە عێراق پێویستی زۆر اتفاقمان کرد 100 میلیۆن دلار اتفاقی کرد شەریکەیەکی ئەمریکی لەگەڵ حکوومەت هێریکە هەرێما لەوێ ئیسtismار کە وەختێکا کە ئەوان پارایان لە خەلیج وەرەگرت ئێمە هێنامان ئیسtismار بکەن لەبەرەوە ئیسtismار هەیە ڕاستە ئەو ئەزانانی ئەو پێداویستی عێراق بەدەبێت ئێستا سەیرم کرد 40,000 مێگاوات کارەبایی دەوی عێراق بەبێ هەرێم بڵێ ینی پێویستی تقریبان ڕۆژانە بە 7 میلیار پێسێجایە ئێستا لە ئێرانەوە ملیارێک و 765 میلیار پێسێجا غاز لە ئێرانەوە دەکرێت ئێستا ناتوانێت بیکرێ ئێستا شەر بەردەوامە بەس لە دوێنێ ڕاگیرابووتیان سیانە دەکرێتەوە بەڵام ئەمریکا نایڵێت ئەمریکا خۆی لێرە مەسەلەکە ئەوەیە کە ئەتیمامێن بەهین بۆی ناوخۆی عێراق ئێران ببڕن خۆی زەختەکە لەسەر ئێرانە یانوێ لە هەرێمی کوردستانە ئەو نەوتە هەندە حەقلێکی چێ ئیشی تیاکەن لە خوارەوە بۆ ئینتاجی غازی چۆن خوارە ئێرە نییە شەریکات هەیە لەوێ ئیژەکەن بۆەوەی ئەو غازای خاستن غازی سوتە ئەوەی کە ئەسووتێ پێڵم فلێر ئەوانە هەمووی کرێتەوە بڵێ ئەوانەش هەمووی هینەکەن بەڵام ئەوەی گرنگە لێرە ئەوەی کە تۆ ئەڵێیت ئەبێ گەرنتیە بێ گەرنتی نییە گەرنتینی بۆ داناغاز بۆ نەبوو داناغاز بۆ هیچ حەقلێکی کەش نییە بەڵام ئەوەی کە ئەزانین ئێمە ئەوەی کە لێ تەماشای کە خوار هەرێمی کوردستان زەرری نەک لێرە سەلاحەدینە مووسڵە کەرکووکە 1200 مێگاواتی وەرەگرت ئەوانی وەستاون خوارێ ئێمە نین ئێمە کایەتەوە کارەباکە جارە بۆ ئێمەیەتەوە هەبوو جار بۆ هەرێمی کوردستانیەتەوە طبعاً ئەوەی کە وەکو لە پێشی شەوتم کە ئیدانە کرا لە هەموو بڵین ئەحزابی ئەلمانی و ئیسلامێکەوە ناخۆشکێشی هەیە ئێستش لە بینی پارتیوکێتی لە میدیاکانیان دکتۆر وایە بۆ سەر ئەمە تاڵەبان با تاڵەبانی بە فەرمی داوای کردوتی داوا لە میدیاکانی زیک پارتی دەگرین ئەوە ڕابگرن چکە میدیاکانی زیک پارتی دانگو یەکێتی خۆی وای کردووە لەبەرەوەی هەڕەشی بڕینی غازی کردووە ئەوە لە پێشەوە بوو دوای کە دەرکەوت وانە ئێستا ئەزانن کە ئەو هینە نەماوە بەڵام قسەکانی کاک بافڵ زۆر بەتون بوو زۆر بەهێز بوو کەوتی سیلاحی ئەوەی کە بەدەست ئەم میلیشیانەوەی کە بەڕەڵایە ئەبێ بکرێتەوە ژێر دەستی حکوومەت یان ئەبێ لە ناو ببرێن ڕەدێکی بەهێزمانە بێت اینجا لێرە ئینتیزارەکەین دوای ئەوەی ئیسپاتگرەی لە پارتی دەکرد دەیگوت هەم ڕۆژ درۆن دەنێرتە سەرتان و ناتوانن و
وەڵامیان بدەنەوە درۆنی شاد بۆوانیش ئەسا خۆمە یەکەم جار نییە کاکە بەڵام ئەمە ئەگەر وابێ وەکو دیعاەکەیە کە جەماعەتی عەسائب الحەق کردوێتی گوایە ئەمە لەو مجموعەیان لەگەڵ حیزب الله ئەمانە ئەو مجموعانن کە کردویانە یا عەسائب الحەق عایدی چییە؟ عایدی قەیس الخەزعەلیە. قەیس الخەزعەلی باسی حەجی تورکمانیشیان دەکرد نازانم ئەو ئیمکانیەتە نییە کاکە ئەو ساڕخی هین بەدەست ئەوانەوە نییە هەوڵجار هینیان نرد درۆنێکیان نرد درۆنەکە پێشەوە کەوتە خوارەوە اینجا سکۆدەکان بۆ نرد اینجا لیانان بۆوە بزەبت لە ئینەکان ئەگەر بۆ شوبهە ئەچێتە سەر قەیس الخەزعەلی لەم هەموو لێدانەی کە لە کوردستان راوە یەک ڕۆژ نەهات کەسێک ئیدانەی بکات لە هەموو فەسائیلەکانەوە ئەم جارە بەس ئەو هاتە دەنگ ئیتاریش بەیانێکی دەرکرد بەڵام ئەو بە شخصی دەری کرد بۆ بۆ پارتی ویکێتی ئەشکرای ناکەن مادام هەر دەڵێن ئاخر جارێ ئەڵەن لەجنەکە لەجنەکەیە لەجنەیەکی مشتەرەکیان هەیە ئەلانێک جارەکەی تریش لیژنە پێکات لە مانگی حەودوایە بۆ کۆر بۆ هەزار شۆن ئەوەی کە لە ماڵی شێخ بازرا لە ماڵی باشە بەس خۆشیانی چیان پێشڕەوت زەیرا کە هەموو لە جان کە دروست کرایانی فەوتا باڵە باسە بەس بوتت بۆ دانەغاز ئێستا گەرنتی نییە بۆ ئەوەی کە بۆ هیچ شتێک گەرنتی نییە ئەبێ هینی دابنرێت دژە درۆن و یان موشک وانە دەرگای ئاسمانی دابنێتەوەشی زۆرەوە ئەو کێشەی زۆر بم سەری ئەشدا ناگرێت ئەوان ئەگەر مستەمر بن لەسەر ئەم مۆزوعە زەرێکی زۆر بە کوردستانە گەێنن بە ئابووری کوردستان بە یعنی ژێرخانی ئابووری کوردستانە بەشێکیشی پەیوەندی بووینێ ناخۆ پارتیویکێتی زۆر ناکۆکن جاری وێ بۆ منە ئەگەر ناکۆک نەبان ئەو هێرشە درۆنیانجا بۆ سەر نەودێ و سەرغاز بێ ڕووی دەدا پێ ڕووی دەدا چکە ئەوە بەدەست ئەمان نییە بەدەست ئەوانی ترە ئەوانەی لە پشت ئەوانی شەوەیە مەساڵحی ئەوان چییە؟ مەساڵحی چێ هەیە ئەم غازە بۆستێت ئەبێ بیرکەینەوە بزانین چێ مەسلحەتی تایەتی کە ئەم غازی کوردستان بۆستێت دەیمە خزمەت کاکتۆر ویست لەسەر پاراستنەکە شتێک بکەیت بەس غازی هەرێم بەشیەوە دەکە ئێستا بۆ منە لە قۆناغی داهات و پێداویستی عێراق دابین کە چکە ئێمە 750 میلیۆن پێسی زمانەیە عێراق پێویستی بە 40,000 مێگاوات هەیە ینی پێویستی بە 7 ملیار پێسێجا هەیە ینی چەقاتیەوە دەتوانرێت ئەو بکات کاک حەکیم دڵنیا بە هەرێمی کوردستان ئەوەندە غازی هەیە کە بۆ دوورمەودا ئەگەر پارێزراو بێ بتوانێت ئینتاجەکانی بە باشی بک بە پێوە بەرنامە هەیە دڵنیا بە بای ئەوەندە توانای هەیە کە کارەبای عێراقدا بینکە و هەناردەشی کا بۆ دەرەوە چونکە تەنها کۆرمۆر نییە حەقلی کۆرمۆر نییە کە غازی تابێ ئاگادار بە غازەوە نییە بیرێک بێت و غاز بێتە دەرەوە غاز چینی سەرەوەی نەوتە پێشەوەی کە نەوتەکە دەبێن بۆی غازەکە بە فیڕۆنەچی ئەی غازەکە بەرهەمێن لە عێراق غازی زۆرە زۆرە قسەکە ئەوەیە بەڵام لەبەر خاتری خاتران غازەکە شەریکات ناچێ بیکاتە ناو عەمبار و بەرهەمی بێنێ وەکو غاز ئەسووتێ ئەبێ بەگڕ ئەنجا نەوتەکە دەرهێنن عێراق دووهەم وڵاتە لە عالەمە لە زۆرینەی بە فیڕۆدانی غاز لە عالەمە ئەوەندە غاز بەفر بۆ ئەمە لەبەرەوە نییە کە ناتوانێت یا شەریکات ناتوانێت ئەمە بکە یا لە عێراقە شەریکات نییە یا وڵاتان نانەوێ بێنە ناو عێراقۆمە بکەن لەبەرەوەی تێنشنەیە گەن گرژەیەکی سیاسی لە ناوچەکە هەیە شەڕی ئۆکرۆنا گرژی زیاتر تونی کردوێتەوە مەوزوعی سووریا تونتری کردوێتەوە ئێمە لێرە ینی تۆزێک وێنەکە گەورەتر ببینین بە ئیجازەی دکتۆر لە سووریا ئەبینین دۆخی کورد لە چ دۆخەکەیە هەنگاوێکی زۆر چۆتە پێشم ئەبینی تۆ لە پاسپۆرت ناوت نەبێ ئێستا خەریکەوە بی بڵند کاکەوەرە دانیشی دعوت کرێ بۆ ئێرە و گومان هەیە دعوت کرێ بۆ تورکیا و وەزعی کورد لە تورکیا مۆزوعی ئۆجالان و ئەمانە چوە بەرەو کوێ وەزعی هەرێمی کوردستان بە غازێکی ئاوا زۆرەوە بەرەو کوێ بڕوا دیقەت بە ئەم کوردە بەم جۆرە کە تۆزێک گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە مەسلحەتێتی تا ڕادێ ئەگەر خۆمان ژیرانە مامەڵەکەین نەک وەک ئەو سەرەتایی کە لە کۆرمۆر درا بەداخەوە یەکێتی پارتی بە جۆرە یانی نادەم هەر لەسەر هاستەکەم جۆزەکەیان دکتۆر فیوزەکەیان هەر لەسەر 94 بوو یان جۆزەکەیان لەسەر 94 ئیشەکرد
دوایی بیریان کەوتەوە ئێمە خەریکی چین ئەجا تۆزە کەوتنەوە خۆیان ئەجینا بەڕاستی زۆر ناشرین مامەڵیان کرد لەگەڵەوە پرسە یعنی خەڵکی هەرێمی کوردستان تەنها لە بەری 24 کاتژمێر کارەبایەیە زۆر بە جوانی مامەڵێکن زۆر نیشتیمانانە ماڵێکن زۆر بەرپرسیارانە تر لە یەکێتی پارتی مامەڵەیان کرد لە ڕووی میدیایە لە ڕووی وتەکان لە ڕووی قسەکردنیانەوە کامە بەڕاستی ئەو پەڕی هۆشیاری خەڵک ئەسلمێنێ ئەو پەڕی نانیشتیمانی ئەم حیزبانە کە بەڕاستی پرسێکی ئاوا گرنگ نەیتوانی کۆیان بکاتەوە لەسەر مێزی گفتوگۆ بین بڵێ ئێمە بۆ پرسە نیشتیمانەکان لەسەر مێزێک دائنیشی خاڵێکی تێمە باسکەم ئەم دۆخەکە ئەڵم ئاواڕوەیە هەڵبژاردنێ کراوە لە مۆزوعی ئەمە ڕەبتی هەیە بە زیادبوونی بەرهەمێنانی خاص ڕەبتیشی هەیە بە ئەگەری تەشکیلکردنی حکومەت و فشارێکی زۆر لەسەر ئەم حکومەتە وەگەوەی دکتۆر باسی کرد ڕاستەخۆ ئەمجارە بەغدا خۆی فشارەکە چکە لە ماوەی 4 ساڵە فشارێکی زۆری لە سوودانیە کرد کە کڕینی غازی ئێران ڕابگرێت ئەم فشارە لەسەر کابینەی نۆ زۆر زیاترەکات و ئەمەش کاتێکە لە بەرامبەر ئەو فشارانە وەکۆ بڵی ئێوە کەمێ بکشێنەوە لە فشارەکانتان با ئێمەش بکشێنەوە لە هێرشەکانمان ئەمە شەڕی دوو بلۆکە لە بەرامبەر تۆ کارت بەکارێنی بەرامبەر بە هێزەکانمان ناڵی لە پەرلەمان یاسای حەزی شعبی دەرچێ و هەڕەشەکەی ئەبێ ئەو هێزانی ملیشانێ لە حکومت بەشداری نەکەن ئەگەر لە حکومت بەشداریکەن طبعا ئەمریکا کارتی زۆر بەهێزیە لە دۆلارەکەیەوە بیگرە هەتا پارەی نەوتەکەی عێراق لە بانکی فدرالی ئەمریکایە هەموو ئەمانە کارتێکی بەهێزی ئەمریکان ئەو بلۆکەن بەرامبەر بە حکومەتی عێراقی کە ئەم جارە ئەمریکا جددیە ئێران بۆچی ئێستا تەسلیم نابێ چاوی لە تەواوبوونی تێرمی دووهەمی ترامپە تەواوبوونی خولی دووهەمی ترامپ کە پێی وایە هەچ کاتی ئەم هاتبێتە سەر حکم وەزعەکە زۆر لە زەرەری ئەم بووە خۆجارێ ساڵێکیشی تاوا نەکرد بە تەمای 3 ساڵی کەش بۆست جا ئەوە سیفەتی ئێرانە زیاد لە چەند ساڵە سیراعی سیاسی نەودەوڵەتی ئەکا هەمیشە کاتەکوژێ بۆیە هەموو وڵاتان اعترافەکەن بەوەی کە ئێران لێزانە لە کوشتنی کات بەس خۆ گروپە چەکدارەکانی شکەمیان نهێناو کاکتۆر پێش هەڵبژاردنەکە هەڵایەکی زۆر بوو دەیانگوت لە ناو دەچن ئێستاوە قەت گروپە چەکدارەکان 30 کورسیان نەبوو ئێستا 74 بالضبط یعنی تۆ حیزبی تایە 5 کورسی هەبووە ئێستا 27 کورسی هەیە ئەمە پێگەی ئەو حکومەتە کە ئەگە بیۆ مەرج بسەپێنێ بەسەر ئەوانە پێگەی لاوازەکات ئەمە هەڕەشانە هەمووی ڕەبتی بە پێگەێنانی حکومەتی شوێ لە بارێکە ئەم بۆردمانە ڕەبتێکی هەیە بە پێگەێنانی حکومەتەوە ڕەبتی هەیە بە زیادکردنی هەناردەی غازەوە ڕەبتی هەیە ئەو فشارانەی بۆ ئێمە بەم زوانە هەرێم دەبێت بەدیلی غازی ئێرانی بۆ عێراق زۆری دەوێت غازی عێراق بڵێن کارەبای عێراق ئێستا ئێمە هەر بەش پێداویستی ناوخۆتەڵنی 1200 مێگاوات کارەبات هەبێ ئوستازیان پێویستی بە 1000 مێگاوات کارەبا خۆی لە هەرێمی کوردستان ئاگادار بە خۆی ئێمە بەپێی پێویستی غازەکە نەبوو غاز زۆر بەرهەمهێنرابێ ئەمە کارەبا 24 ساعتیمانە بێ ئاگادار بە لەبەرەوەی کاتێک کراوە بە 24 کاتژمێری و نرخی کارەباکە ئەوەک جاران نەماوە تۆهی 2 ساڵ کاڵەکە بێم جا پارە بێ خەڵک ئێستا ئەزانێ ئەگە بچین ئەو وردەکاری ئەوە مەگەر بەڕێوەبەری گشتی کارەبا بێنی ئەگینا ئاگامان لە وردەکارێکە هەیە خەڵک ئەزانێ بێ پارە کارەبا کەم سەرفکە تەسەورەکەی بە لە 100 بەکارهێنانی کارەبا کەمی کردو دکتۆر ئەم لە 100 بەکارهێنان کەم بێتەوە زۆر زۆرە لە ماوەی چەند ساڵە پیشانە کە خەڵکەکەش مەسئولانە معاملەی لەگەڵ ئەم پرچە بە خێراتنی ئەو پرۆژەی کردوکەوە ئەمە قسەیەکە بۆ عێراقش با پێت بڵم ئەگەر بەکارهێنانی کارەبا بەو ڕێژە زۆرە کەم بێتەوە هەرێ عێراق بەو جۆرە غازی ناوێت ئەزانی بۆچی ئێستا کارەبا 27000 مێگاوات کارەبا توانێت بەرهەمدێنە باشی حاڵاتە نی خۆی پێویستی بە 40000 بڵێ سەریگە چونکە بە پارەی بە کورتەکە لە بە پارەی ئیفە عێراق بە ئارەزوی خۆی کارەبا بەکارێن چکە پارەیەکی زۆری هەیە 130 ملیە تریلیۆن دینار ساڵانە بجێ عێراقێک بێ پارەیەکی زۆرە چێ بۆ غازی وڵاتانی دراوسێ ئەی کرێ و پارە زۆر وڵە گیرفانی پڕ و دوای ئەوە کارەبایکی زۆر بەس ئەگەر خۆی بەرهەمی بێنێت بە دڵنیایەوە پێی بەرهەمێنانی خۆی سعر دیاریەکە و خەڵکیش کارەبای کەمە بێتەوە بەکارهێنانی کارەبای سپاس دەکەم سەبارەت بە غاز یان لە بین هەریم بەغداش کاکتۆر کێشەی لەسرە ستەڕادەی لەسەر نەوتەکە ڕێککەوتنێک کراوە ینی ئەویست پێویستی بە ڕێککەوتنە یاخود هەروە ئیدارە دەدرێ غازەکە یاخود کێشەی زیاتری بۆ دروست دەکرێت خۆی هێتاکوون ئەگەر ئەم کێشانمانوێت چارەسەر کرێ ئەبێ ئەم خولی پەرلەمان
باشە ئەبێ لێشە لە ئەولێتەکانی بێ قانون نەوت و غاز دەرکات. ئەوە کێشەی نەوت و غاز لە عێراقا ڕێکی بخات ئەبێ ڕێ بخرێ، ناتوانێەوە ئەوە جەبری ژەکرێن ئەوێ و قانونە سەز کرێ لە 2005 نەیانتوانی ناتوانێ. بەڵام ئیستا فەرقەکە گۆڕاوە کاکە مۆزوعەکە گۆڕاوە. ئیستا ئەبێ بۆ بە یەکێک لە زەڕوریاتی ئەم خوڵەی پەرلەمانی کەیەتەوە ئەگەر کورد یەک استراتیجیان هەبێت ئەبێ قاش داگرن لەسەر ئەو مۆزوعە. بەڵێ ئەزانم ماڵی کورینجا و جارش من شتێکم وتەوە حەزەکەم بیڵێمە و جارێکیش لەسەر تەلەڤیزیۆنەکەی ئێوە کورد ریزی زۆرە، هەموو ریزەکانمان هەیە، بەڵام چیمان نییە یەکەکە. تۆ گەریەکە هەبێ سفرێکی بخەیتە سەرە بێ بە چەند بە 10 2 سفرە بێ بە 100 3 سفرە بێ بە 1000 6 سفرە بێ بە ملیۆن 9 سفر بێ بە ملیار 12 سفر ئەبێ بەچێ بە تریلیۆن. تۆ یەکەکە لابە قیمەتی چی بوو؟ مەحمووی بۆ بەچی سفر دەبێتەوە؟ ئەی سفرە هەموو سفرە کە تۆ یەکەکە لابە جوان ئێمە ژوامان لاتوو، ئێمە مشکلەکەمان ئەو یەکەیە، ئەجین ڕیزەکانمان هەیە هەموو. ئێمە کەی گەیشتینە قەناعەتێکی ئەوە ئایا کورد لەبەر ئەوەی کە کورسی و منسەب و ئەمانە مەسلحەتی تەسکی حیزبایەتی مهمترەیان مەسلحەتی میلەتەکەمان. ئەمەی کە ئیستا حیزبەکان کە هەوڵێن بە ئەلمانی و ئیسلامیەوە کە هەر کەس پرۆژەی هەیە بۆ ئەوەی بێگریزی بچینە بەغا دەستخۆشیان لێ یەکەم من لێرە و دەستخۆشیان لێ یەکەم چونکە زۆر گرنگە کە ئێمە ئەم جارە بەم شێوەی کە هەمانە بتوانین هیچ نەبێ لە بەغا یەک ریزێکمان نەبێ استراتیجێکمان نەبێ. ئەم ئەندامە بەڕێزانەی کە ئەچنە بەغا نابێ کێشەکانی هەرێمی کوردستان بەرنە بەغا، چونکە تۆ لەوێ شەڕی مافی کوردستانەکەی، شەڕی مافی مەشاکیلی داخلی ئێرە لە پەرلەمانی کوردستانە بیکە، کارای بکەرەوە، هەوڵی بۆ بە حکوومەت دروستکەرەوە چی ئەەکەی بیکە لێرە. بەڵام تۆ لە بەغا ناتوانانی بڵێ ئەم پەرلەمانە بێ هەڵوەشێتەوە، ئەم حکوومەتە کاربەرەکەرە بێ هەڵوەشێتەوە، هەچی شتی ئێرەیە بیبیتە ئەوێ، تۆ ئەچیتە ئەوێ شەر لەسەر بوجە ئەەکەی نەوەکوار بووچە بوجە بکە، شەڕی 140 بکە، شەڕی نەوت و غازەکە بکە، شەڕی پێشمەرگە بکە، شەڕی ئەو شوێنانەکە ئەبێ تەعویز بکرێتەوە، شەڕی ئەو خاکانە بکرێت لە کەرکووک و کە داگیرەکرێت. یعنی ئەبێ تۆ ئەبێ ئەساسەکانی شەڕ بکەیت کە تۆ شەڕی ئەوانە و کرد بزانە چۆن کورتکۆوە بێتەوە. ئەم وەفدانەی کە ئەچن لە بەغا ئەبێ لەگەڵ ئەم ئەندام پەرلەمانەیج نەبێت سەرۆکی لیستەکان کۆ بێتەوە پێی بێنە چی کردو چی نەکردووە. تۆ ئەچیتە بەغا کەس بە کەس نییە، حکوومەت ئەڕات و یەت ئەمانە نازانن لە پەرلەمانە چی بکەن. تۆ کەسانە ناتۆتە ئەو لەجنانەی کە یاسایەک دروزە بێ دەنگی لەسەر مەیە بینێرن بۆ لەجنەیەکی ئیستیشاری لە هەرێمی کوردستانە دیراسەی کەن و جوابتان بنەوە. اینجا دەست هەڵبڕە لەبەر حزبی ئەم حزب و ئەو حزبە مەناسیب کە تەماشاکەی لە ئێستاوە ئەبێ ئەم منسەبانەی هەرێمی کوردستان بە مەناسیبی بەغاوە ڕەبتکرێ بۆ لەبەر منسەبی سەرۆک کۆمار لەبەر منسەبی ئێرە کاکە با ئەم جارە سەرۆک کۆمار بن بە یەکێکی بێلایەن هەموو لاکان لێ ڕازی بن با لە چونکە کە فەرقی چییە بێلایەن و لەگەڵ یەکێک لە حیزبێکەوە چووبێت. خۆ مناڵم ئەو حیزبە نەتەوەینێ، بەڵام ئەو حیزبە ئەو سەرۆک کۆمارە لە چوارچێوەی ئەو حزبە قەفیز ئەکرێت. بینەما ئەگەر یەکێکی بێلایەن بێ بتوانێت خزمەتی گەلەکە بکە دەستی وەڵایە بەرامبەر هەموو حیزبەکان بە یەک مەسافە ئەوەستێ. مهمەی ئەوەیە کە دەستور جێبەجێ بکە بەڕاستی ببێ بە چۆنەڵی حامی دەستور بێت، نۆکو لەبەر بەرژەوەندی ئەم حیزبیان ئەو حیزب بچێت و ئەو ململانەیە دروستکرێت. ئەبێ خەڵکێ بێ کە بتوانای هەبێ کە بتوانێت بە زمانی عەرەبی قسە بکە، کە بتوانێت بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بپارێزێ و بەرژەوەندەکانی عێراقیش بپارێزێت. ئێمە گرنگی ئەوەیە مەسەلەی کە ئەڵێن ئەبێ یەکدەنگ بین، یەک هەڵوێز بین، استراتیجێکمان هەبێ. ئەو استراتیجیە زۆر گرنگە
بۆ ئەم قۆناغی کە ئێستا ئەمەیتیای سوپاس دەکەم کاوتۆر کەروان سەبارەت بە غازکەوت کارتێکی بەن سیاسیە ئەمنیە ئابووریشە چی بکرێت بۆ نەبێتە ینی کێشی ئەمنیش دروست نەکا بۆ هەرێن ینی چارەسەر توانرێ بدۆزرێتەوە چکە ئێستا پێشمان پێشتر بردومانی هەولێر هەبووایە کیڵگەنەوتیەکانەوە ئێستا سەر کۆرمۆر ئاسایی شێریم کەوتە مەترسیۆین چۆن دەکرێت وزە ببێتە سەقامگیری نەکە بڵین ئاڵۆزی بە کورتەکەی چۆن وا بکەین لەبری ئەوەی بمان سووتێنە گەرممان کاتەوە چکە نەوتەکە عکسەکەی بوو حساب بوو قرار بوو گەرممان کاتەوە بەڵام گیرفانی ئەو خەڵکی سووتان و ژیانی ئەو خەڵکی سووتان ئابووریشی سووتان ئابووریمان نەبووە تابی سووتێنە ئابووری بابەتێکی قوڵە ئێمە نەتوانین قرار بین لەوەی کە تەماتی فلان وڵات نێتە وڵاتەکەمان لەبەر جوتیاری خۆمان ئیتر ئابووری چی کە تۆ خاوەنی سەر بەخۆی بڕیاری ئابووری خۆت نەبی ئەوە بابەتێکی درا بەڵام بۆەوەی غازەکەش بەو دەردە نەبرێ ینی چاوێکی باش لەسەر هەرێمی کوردستانە شەریکەی داناغاز یعنی دوێنە پێرە نەهاتوەتە هەرێمی کوردستان تۆ تەسەوەرەکەی لە 2007ەوە شەریکەی داناغاز عەقدی لەگەڵ هەرێمی کوردستان کردووە بۆ پەرەپێدان بە کەرتی غاز لە حەقلی خۆرمۆر 2007 بۆ ئێستا زۆرەکات وردە تاوەکو بوونی تحتی ئەم کێڵگانی دامەزراندووە و کۆمەڵێ پرۆژەی مەدەنی تەنانەت لە مۆزوعی خوێندن و دعمکردنی کەرتی تایبەت لە بواری زانکۆ تایبەتەکان کە من بە وردی ئاگادارم پارێکی زۆری کردوتە خزمەت گوزاری ئەو بواران لە هەرێمی کوردستان تا لە ڕووی ناو خۆشەویستی و خۆی ڕێگی خۆی داکوتێ لە هەرێمی کوردستانە بۆ زانیاری چەندین کورسی زەمالەی بۆ قوتابیان لە هەرێمی کوردستان دابین کردووە لە دەرەوە لە ناوەوە و کۆمەڵە پرۆژەی کردووە لە پاڵ پرۆژەی غازە چونکە ئەم شەریکی داناغاز شەریکەیەک نییە بە ئاسانی یعنی بچێتە هەموو وڵاتێک ئەگەر نەزانێت لەم وڵاتە غازەیە ئەگەر لەم نەزانێت لەم وڵاتە پشتیوانێکی نێودەوڵەتیە بەڵام لە ئێستا دوان 11 جار لێدان لە ئێستا داوای گەرنتیەکە چونکە لێرە 2024 لێدرایە وانە بوو ئەم ساڵی 2024 کاربەندیش کوژرا تۆ ئەم شەریکە تۆ جارێ دوو جار خوبڵێکە کێشەکە تەنها لێدان نییە لە وزەکە و کەمکردنەوەی توانای بەرهەمێنان و زەرەری پارە ئەمانە ئەم شەریکە سومعی هەیە ڕێپوتێشنی کە بە ملیارەها دۆلار ئەخەمڵێنرێت ئەو ئاسومەکانی کە ئەڵم سومعەکەی ئەوەیانی بۆیە لێرە کە ئەمە زیانەکە تەنانەوە نییە غازە چۆ بە ئاسمانە و تەنکێ تەقیوە بەڵکو ئەمە لە ئاسین و چەندین ملیار دۆلار زەرەکە بۆیە داوای گەرنتیەکە بکرێسە بۆ نمونە گروپە چەکدارەکان وڵاتانی هەرێمەتی ناوچەی هەنی بردومانینەکە بەڵام ئەوش بڵێم داناغاز دوو عەقدی گەورەی کرد لەگەڵ عێراق ئەوەش زۆر گرنگە لەگەڵ باشەکان بڵێ خۆی دوو عەقدی گەورەی کردو لە غازی کۆرمۆرەوە لە خوارەوە استثمارەکە لە خوارەوە ینی دوای عەقدەکانی هەرێمی کوردستان خۆی ئێمە ئەوە کاکتۆر باشەوە بێخمە بەڕاستی ئەو کاتێک کە دادگای فیدرالی ئەو بڕیاریە کە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانە هەڵەیە و نایاساییە بێ بکشێنەوە براتان لەو کۆربەندەی کە جەنابەت باسی کرد لەوێ من سێ پێشنیارم کرد کە من دڵیام گویلانەی گویان لە من نەبوو بێ بەڵام بڕێگایەکی باشە ڕۆشن ئەگەر ئەویان کرد بەگوێ ئێمەشان کردوێ کە ئەم شەریکاتانە بۆی نەچنە دەروی عێراق پێویستە لە ناوەڕاست و باشووری عێراق عەقدیان پێ بدرێت بۆ یەکەم نەچنە دەروی عێراق دووهەم بێ ئینتاج نەبێ عێراق بۆیە عێراق هەنگاوێکی زۆر باشینا لەوەی زۆرێک لە شەریکاتە گەورەکان بۆ ئەوەی پارێزبەندێکی نێودەوڵەتی ئەوروپی ئەمریکی بەدەستبێنێ هات کۆمەڵ عەقدی تازەی کردووە لەگەڵ داناغازە لەگەڵ شیفرۆنە لەگەڵ دیێنئۆە لەگەڵ کۆمەڵ لەو شەریکاتە عەقدی تازەی کردووە کە ئەمە بە هەنگاوێکی باشە و بۆیە ئەگەر دیقەت بێ لە ئێستاە ڕیاسی جمهوری عێراق ئیدانی بابەتەکەی کردووە سوودانی ئیدانی کردووە تورکیا ئیدانی کردووە ئێران ئیدانی هەموو ئیدانی کردو کێشەکەش ئەوە کێشەکەشە چی دەبێتەوەی کە بۆ نمونە کۆتایی پێبێنرێ ئاسای شێرێمیش نەکەوێتە مەتەسیەوە جگە لە کارەبا جارەوەی پەیوەندی بە خەڵکەوە هەیە باشە پێویستە ئەمبارکردنی ئەو بازە قورسە ئەمبارکردنەکەی زیا بکرێت
بڕی ئەمبارکردن لەو دەرەوەی ناوچەکە زۆر زیاد بکرێت و هەنگاوی دوم ئەوەیە شەرنی ئەمبارکردنەکە تەنها لە یەک شوێن بێت. ئەوە مهمە. گرنگە شوێنی ئەمبارکردنەکان چەند شوێنێکی جیاواز بێت بۆ ئەوەی کاتێک کە شوێنێکت تارگێت ئەکرێت لێ ئەدرێ شوێنەکانی تر بتوانن جێگەی بگرنەوە، هەم لە ڕووی زیادکردنەوە زیادکرێ، هەم لە ڕووی جغرافیاوە چەند پۆینتێکی تر زیاد بکرێ بۆ ئەمبارکردنی غاز. و سێهام ئەمڕۆ بۆن لە دوێنێ ئەمڕۆ بە تەنگەر غاز لە کێڵگەی غۆرمۆرەوە چۆ بۆ وەزەکانی کارەبا کە ئەمە ئەکرێ ڕێگای تر بگیرێتە بەرکە ئەمبارکردنیش لە نزیکی وەزگەکانی کارەباش بیری لێ بکرێتەوە. و هەنگاوێکی تر کە جەنابی دکتۆرش باسی کە گرنگە کە ئەم وێزگانی کارەبا تەنها بە غاز ئیش نەکەن، یعنی ئەمە نەوت هەیە و گازی شل هەیە، هەموو ئەمانە ئەتوانێت بکرێنە ئەوەی کە ئەگەر ئەمان لە ئیشکەوت بەوەی تر کاری پێ بکرێت. ئەمە لە ڕووی تەکنیکیەوە سیستەمی بەڵێ بۆ ئیشی نازانم بۆ خۆی لە ڕابردووە بە نەوت بە گازی شێکرد ئەوە نەبوو وەزیری یەکگوت و دەستی لە کارکیشاوە لە بەرای شتەورامی گازی نایە ئێستا کە کردوانە بە غاز باشە گازەکە لامە بن لایکە لامە بن نەوتەکە لامە بن ئیشەکە غازەکە ئیشەکات نەوتەکە گرانترەکە. خاڵێکی تکە گرنگە ئەوەیە کە بەڕاستی منش باسیشم کردووە تۆ هەرێمی کوردستان وەکو کارتێکی وزەی بەهێزی سیاسی لەم کاتە قورسەیە کە ئاگرە کاتە ڕۆژهەڵاتی ناوەڕات بەرامبەر بە بلۆکێکی بەهێزی قورس وا بەکارهێنی بەڕاستی ناکرێ هەل لەو دەشتەی ئەڵێ لەو گۆڕە فڕی دەیت و بە بێ سیستەمێکی بەرگری هەموو ڕۆژێک بخەیتە دەست قەزا و قەدەر. ڕاستە سیستەمی بەرگری پێویستیمە موافقی عێراقە تێچوونێکی زۆرە و سەر ئێشەی لە ڕووی سیاسیەوە زۆرە و پارێزبەندیەکی سیاسیش ئەبێ هەبێ بۆ پرسی نەوت و غاز کە دکتۆر خاڵێکی گرنگی وروژان یاسای نەوت و غاز ئەتوانێت پارێزبەندیەک بێ ئەگەر چی بۆ مێژوو ئێڵەم هەرێمی کوردستان کابینەکانی پێشوو تاوانبارن لەوەی کە ڕێگەیان نەیە عێراق لە ڕێی پەرلەمانتارە کوردەکان هانیان ئەدا هەنێکیان وەلۆبیان نەکرد بۆی ئەو یاسای نەوت و غازە دەرنەچێت دا هیوادان ئەو یاسای نەوت و غازە دەرچێت بۆی پارێزبەندێکی سیاسی لەگەڵ ئەو دوو خاڵی ترکە کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە ئەوەی کە ئەمریکا و بڵ وڵاتانی شتی ئیدانەی دەکەن بەس کەی ئەوە دەبێتێتە بواری جێبەجێکردنەوە بۆنە پارێ وەکو دکتۆروتی پارێزبەندێک چکۆنی شەریدانەکە دیدانەکردن هیچ لە دۆخەکە دەگۆڕێت خۆی ڕاستەکەی ئیدانە ئاسانتری شتەکەیکەن بەڵام بەڵێ ئەمریکا توانێشت بکە بەڵام نەیکردێت ئێستاوە نەیکردو کێڵگانەیە بە قەناعەتی من بۆم نەبوو هەولێر پێش من دەمێکە وتومە لە 26 ئەحداز ڕۆیە زۆر کە زەوید لە مانگی نەوە هیچ وتی مانگی دا من ئەڵەم لە 26 ئەحداز اینجا ڕۆیە جەنگی نوێ بەرەوە بێ ئەحداز ڕۆیە ئەتر ئەحداسەکە لە عێراقا لەم لاو لەولایە بەڵام ئەم جارە ڕاکێشانە ئەم جارە عێراق بێبەش نابێت ئەم حکوومەتەی تازە وەکو ئەمریکا وەکو بەحسیش کرا کە ئەم حکوومەتە نابێت جەماعەتی ئەو ملیشانەی تابێت بە هیچ نوعێک لە پەرلەمانە با هەبن بەڵام لە حکوومەتەنا ئەگەر لە حکوومەتا بن هیچ معاملە ینی دەسەڵاتی قوڵ شۆڕ بۆتەوە ئەزانم یعنی تۆ دەکرێت بڵێ وەزیر آخر شەڕەتی بڵێ لەگەڵ هەج وەزارەتێکە ئیشکەن ئێمە لەگەڵ ئەو وەزارەتە ئیش ناکەین اینجا کەفی خۆتە مالیە حەزەکەی چەکدانە هەر بزانم زانت چی زڕ بێک لە پارە و ئیمکانیاتی عێراقیرە بەس پێ بکەن دکتۆر چکە پێش هەڵبژارنەکە ئەنجامی هەڵبژارن دەرچوو هەڵایەک دروست بوو تا ئەمریکەکان ئەنجامی هەڵبژارنەکە قبول ناکەن ئەوە شەبوو کاک ئەزانی بۆ باشتر ئەنجامەکە شەر پەسەند کرا و ئەزانی چۆنە ئەمریکا ئەمە بە ئینتیخاباتە ئەمە دیموکراتێتە ئەمە ناتوانێ بڵێ نابێەوە بەڵام ئەتوانێ حکوم خاتە سەر حکوومەتەکە ناتوانێت حکوم خاتە سەر پەرلەمان سا ناتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە باش ینی ئەوە لەوانە بۆی بزانن چکاگەر وا بێکەواتە ئەوش ئیمانی نە بە ئینتیخاباتە نە بە هیچکە باش بەدۆ پرسیان لەسەر و کێشەی گوندی لازان هەبوو لەگەڵ پاڵاوگەی لاناس لە سنووری بڵێن هەولێر خەڵکی تێدا شەید کراوە کە داوای دامەزرانەوە دەکەن تاکەی بڵێن دەسەڵاتداران جات چی لێرە بێت چ لە هەولێر بێ واز دەودێن داواکاری خەڵک بە گفتوگۆ نەک بێ وەڵام درێتەوە هیوادارین هەموو شتێک دوور بێت لە چەک ئەو من دژی ئەوم خۆم وەکو لە هەموو شتێکە ئەتوانێت بە ڕێگای یاسا ئەگەر یاسا سەروەر بێ ئەتوانێت حلکرێ بەڵام ئەوانە کە بچنە سەر ڕێگاکە ببەستن
ڕێگای هاتوچۆ و خەڵک بوەستن و ئیشوکاری خەڵک بۆستنن چاریان نیە ئەبێ ڕێگاکە بکەن و کە ڕێگاکە بکەنەوە ئەوانیش خوێنگەرمن لەسەر جادەن داوای مافی خۆیانەکەن پێداوام بەڵام لەگەڵیان ڕازگۆ نەبوون وعدەکانی وانوی بووە با بڵین نەوەکو هەمووی بووە چکە مەکتەب کراوەتەوە مستەوسف کراوەت و شتی کەش بۆ کراوە بۆ دێکە بەڵام ئەو وعدەی بڵێ سەی کە وعدەکان بۆ کراوە نەکرانی وانوی بووە خەڵکەکە مافی خۆیتی کە داوای ئەو هینانە بکە ئەو مافانە بکە و ئەبێ خەڵکی حکوومەتیش پشگیری مافی خەڵک بکە چکە لەو منطقەیەکە مافی خۆیانە کە ئەوانیش خەڵکەکە کار بکە و ئیشی بەدەست بێ و کارەکانیان بێت دکتۆر خولەکیش بۆ بەرز لەسەرەوەی لااناس شەسترکە دەکەم خۆی لە هەموو شەریکاتی گەورەکان کۆپەرێشنی پێوەدە کۆپەرێشن سوشال ریسپۆنسیبلیتی ینی بە پرسیایەتی کۆمەڵاتی ئەو کۆمپانیا گەورانە بەس نازانم ئەمەی لااناس و ئەمانی خۆماڵیەکان لەم شتانە نازان یا چی ئەگینە ئەوە کردوانە ئەبێ بیکەن بە چۆن هەر ئەوە نییە خەڵک دامەزرن ئەم شەریکاتانە ئەبێ مەحەدێکی پێگەیاندنی کاردی دروستکەن خەڵکی ئەو منتیقا بێن لەو مەحەدانە بخوێن خۆ من لەگەڵەوانیم کابرا بیهێنی حیوان بەخێوەکە بێنتە ناو کەڵگەکەەوە کەڵگەی نەوتەوە ئەبێ ئەمانە پەروەردەکەی لە مەحەدێکی خۆیانە پاریان بێتێ کاکە 100 گەنجی ئەولادێ 100 گەنجی لا دەکەیتە دروستیان کە بێنکەیتە کاردێرێکی پرۆفیشناڵ و پێیان بگەێنی ئەمە بەرپرسیارەتیە کە کەمترین مافەکە درێ بەو خەڵکە ئەگەرچی قەراریان نابوو پێش هەڵبژاد وەک جناو باسەگە سەوسی تەنکردنەوت سایقەکانیان بۆیان بکردن و بەڵام ئێستا هەفتیان دامەزرا و هاتوونتە سەرجادە بەڕاستی ئەوە ئەو هەڵەشە ئەوە بەوە ئەبێ کە ئەم کۆمپانیاش بیر لەوە تەنها گیرفانی خۆی نەکاتەوە بیر لەو دەوروبەری خۆی و تەنانەت پەل بکێشێ بۆ دووەکو سلێمانیش قەیچەکە لە ڕووی دامەزاردننی خەڵکو و پێگەاندنی کاتیرەوە سپاس دەکەین دکتۆر کارۆ دکتۆر سامان شاڵی سپاسیان مەدەبوونتان سەرمان کردین زۆر سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ